قوتابیان بێجگەلەوەی لەناو قوتابخانەکان فێری نووسین و خوێندنەوە دەبن لە هەمان کاتە پێویستە زانیاری تەندروستی گرنگ دەربارەی خواردنیان، خەوتنیان و شێوازی وەرزشکردنیان بزانن. ئێمە لەم بەرنامەی ساڕێژ باس لە چەند ڕێنمایەکی تەندروستی دەکەین لە باخچەی مناڵان و لە قوتابخانەکان دەربارەی ئەوەی ئەم منداڵانە پێش قوتابخانە و لە کاتی قوتابخانە و لە پاش ڕۆیشتنەوەشیان چ جۆرە خواردنێک چ جۆرە شێوازێکی ژیان بۆیان گرنگە هەتا وەکو گەشەی ڕێگوپێکی جەستەیی و دەرونیان پێکەوە بە شێوەیەکی تەندروست بێت. لەگەڵمان بمێن. ئەگەر بتەوێت کۆمەڵگایەکی تەندروست بەرهەم بهێنی پێویستە تەندروستی منداڵان بەرەو پێش ببەی. بەمانایەکی تر نەک تەنها بەس هەوڵ بدرێت نەخۆش نەکەون، دەبێت بەو شێوەیە پەروەردەیان بکرێت کە ڕۆژ بە ڕۆژ توانای جەستەیی و دەرونیان باشتر و باشتر بن. هەموو ئەمانەش بەرپرسیارەتی خێزان و کۆمەڵگایە. لایەنی گرنگی بەرەو پێشبردننی تەندروستیش پەیوەستە بە شێوازی ژیان کە بە شێوەیەکی سەرەکی لەسەر خواردن و خەوتن و چالاکیە جەستەییەکانی وەک وەرزش دەوەستێت. لەبەر ئەوەی منداڵ بەشێکی زیندوی ژیانی ڕۆژانەی لە دایەنگا و قوتابخانە بەسەردەبات، هاوشێوەی دایکان و باوکان سیستەمی خواردن و چالاکیەکانی منداڵ بەرپرسیارەتی پەروەردەیە. بۆیە گرنگە بزانین کە خواردن و خەوتنی منداڵ لە تەمەنی قوتابخانەیدا دەبێت گرنگیەکی تایبەتی پێ بدرێت. یەکەم وێزگەی هاتنە دەرەوەی منداڵیش لە ماڵەوە دایەنگە و باخچەی منداڵانە. گرنگی ئەم باخچانە لەوەوە سەرچاوە دەگرێت کە یەکەم هەنگاوی فێربوون لێرەوە دەست پێ دەکات. بۆیە دەمانوێت بزانین لەم باخچانە چۆن مامەڵە لەگەڵ تەندروستی ئەم تەمەنە هەستیارە دەکرێت. خواردنەکان چین و چۆن ئامادە دەکرێن و لە چ کاتێکدا پێیان دەدرێت. دەچینە باخچەی منداڵانی ئاشنا. تەمەنی زۆربەی ئەو منداڵانی لێرەن لە نێوان 4 بۆ 5 ساڵدا. جگە لەوانە سەرەتاییەکانی فێربوون ژەمی خواردنیان پێدەدرێت. مامۆستا ڕەوشان بەڕێوەبەری ئەم باخچەیە. دەربارەی تەندروستی قوتابیەکانی وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە. مامۆستا ئێوە لە باخچەی مناڵان ئەو ڕێنمایە تەندروستیانە چیە دەربارەی ئەو تەمەنەی کە ئەم مناڵانە لێرن چ جۆرە ڕێنمایەکی تەندروستی بە شێوەیەکی گشتی پەیڕۆ دەکەن؟ ئێمە کە باخچەی منداڵانی ئاشنا ڕێنمایی تەندروستی زۆر گرنگە لە لایمە. پیشەچی کە منداڵ دێتە ناو باخچەمان خۆتان دەزانن لە تەمەنی 4 ساڵی و 5 ساڵینە. ئەو تەمەنەش زۆر تەمەنێکی زوروریە ڕێنماییان بدەینێ. بیدایەتی ڕێنماییمان چیە کە دێنە ناو باخچە سبەینان ئامۆژگاریمان لۆ ئەو منداڵانە ئەوەیە کە لە ماڵێ دێی چ بکاتن، دەستی بشوات، دەموچای بشواتن، ددانی بشواتن، یعنی بە شێوەیەکی پاک و خاوێنی بێتە ناو باخچە. پاشوی دەست پێ دەکات ڕێنمایی تایبەت بەمە لە باخچە دەست پێ دەکاتن کاتی ناخواردنیان، ینی زۆر زۆروری ڕێنماییان بدەینێ. ڕێنمایی ئەوەشە پێش ناخواردن هەموو منداڵەکان دەستیان بە پاک و خاوێنی بشۆن. پاشوی کە دەچنە سەر ناخواردن تەواو دەبیتن، دەبی ئەو منداڵانە هەموو یەکێک کە لۆیان ڕاوەستیتن چاو دێرە مامۆستایە لەگەریان لۆ دەست و دەویان بشۆن پاش ناخواردنەکە. لە ڕووی پێکهاتە و تەندروستی ئەو خۆراکەی کە ڕۆژانە دەیاندەنە منداڵان، ئێوە ڕێنمایەکانتان لەکوێوە وەرگرتووە و چ جۆرە خۆراکێکیان دەدەنێ؟ ئەمە یەکەم جار داک و باب ینی لە کۆبوونەوە کە پێیان دەڵێن منداڵ نابی لەگە خۆی خواردنی بینی، چونکە ئەو منداڵانە مانگانە پارەی خۆی دایەتی تایبەتە بە خواردنی منداڵەکان. بەنسبەت خواردن ئەمە خشتەی خواردنی لۆمان لە وەزارەتی تەربیاتیە، طبعاً بە تەنسیقیش لەگە وەزارەتی تەندروستی یان دانرایە ئەو خواردنانە زروریە لەو منداڵان. ڕۆژی یەکشەممان هێلکەیان هەیە، ڕۆژی دووشەم ئەو ڕۆژە نابێت کە فەرمووی دیتت
دەدرێت شۆربای برنجیانەیە لەگە سەوزەواتی و شەربەتیشیان دەدەینێ ڕۆژی دی بەس میوە و شیریان دەدەینێ ڕۆژی شەیە شۆربای نیسکیان دەدەینێ ڕۆژە چشکێک و شەربەتی دەخۆن. ئێوە چۆن ئەو پەیامە دەگەێنەوە دایکان و باوکان و ئایا ئەوان هاوکارن لەگەڵتانە لە برەودان بە تەندروستی ئەو مناڵانی کە لێرن؟ کە کۆبوونەوەی لەگە دایکان دەکەین وەرزی یەکەم لەگە وەرزی دووەم دائیمەن یەکەم شتمان تەوعیەی منداڵیە لە ناحیەی تەندروستی یعنی زۆر ئاگاداریان دەکەین خاصەتەن باخچەی مە لە منتیقەتی شعبیە دەبی ڕێنمایەکی زۆریان بدرێتن کێشە چشمان هەبیتن بە تایبەت داکەکەی گاز دەکەین نەکن خۆم ینی لە ئیدارە پێی دەلم ینی منداڵت ئەو کێشەی هەیە وەکو منداڵ هەیە نیسکی حەز ناکاتن ناخواتن ئەمە مەجبورین ئەو ڕۆژی خواردنە چیری بدەینێ یان ناهێلین برسی ببینێتن بەس داکەکەش چێ دەگەینی ئین و منداڵی تو ئەو خواردنەی حەزلی نییە ناخواتن لۆ لە بەرچە ینی یان وەی لێ دەکەین هوردە منداڵەکە لێ ڕادێ لەگە منداڵان دەخواتن منداڵە هەر کوور یان لە گەریبێ دەتوانی قەناعەتی پێبینی. سەبارەت بە وەرزش ئایا هیچ بەشێکی وەرزش یان بڵین بە شێوەیەکی گشتی وەرزش بۆتە بەشێک لە پرۆگرام و کاری ڕۆژانی ئێوە کە مناڵەکان فێر بکەن و لە هەمان کاتە کاتی خۆیانی پێ بەسەر برن؟ بەیانی کە ڕێزبوونمان هەیە مامۆستای تایبەت بە ڕێزبوون و بە ئامۆژگاری بەیانی هەشت حتاشتونی و وەرزشەکی بەسییتیان پێدەکایان لە ناو قاعە هەموو پێکەوە بە زوانەی وەرزشی خاصمان هەیە و هەر ژوورەك مامۆستای تایبەتی خۆی هەیە وەرزشیان پێدەکە ینی بە جۆرەی قابلیەتی منداڵی ئیدیشمان هەیە منداڵ میکانۆی گەمەی دەکە لە ژۆری یاری و ئاوەدان ینی ئەوە بڕک تاقای خۆی لێ دەردەینیتن منداڵ. پاش قۆناغی باخچەی منداڵان دەرگای قوتابخانەکان بە درێژایی نزیکەی 9 مانگ لە ساڵێکدا کراون و ڕۆژانە ماوەیەکی گرنگ منداڵان لە خۆ دەگرن. شێوازی تەندروستی ژیانی ئەم قۆناغا لەگەڵ تەمەنی قوتابی دەگۆڕێت بۆیە زۆر گرنگە مامۆستایان شارەزایی تەندروستی باشیان هەبێت. لە زۆربەی قوتابخانە حکومیەکان شتێک نییە بە ناوی کاتی نان خواردن واتە چێشتخانە نییە کە خواردن بداتە قوتابیان یان پێیان بفرۆشێ بۆیە سەرچاوەکانی خواردن لەم قوتابخانانە بریتین لە کۆگای ناو وینای قوتابخانە کە بە حانوت ناو دەبرێت لەگەڵ ئەو عارەبانە و دەستفرۆشانەی بەردەرگای قوتابخانەکان یاخود ئەو خواردنەی کە قوتابی لەگەڵ خۆی دەیهێنێت. لە قوتابخانەی خابووری بنەڕەتی لە شاری هەولێر مامۆستایەک دەربارەی سروشتی خۆراک لە قوتابخانەکەیان قسەمان بۆ دەکات. مامۆستا دەشتی یاریدەدەری بەڕێوەبەرە و هەر خۆی لەگەڵ چەند مامۆستایەکی تر سەرپەرشتی حانوتی قوتابخانەکەیان دەکات. ئەمە لە قوتابخانەکەمان لێژنێکمان پێکردنەوە لە یاریدەدەرێک و دوو مامۆستای زانستی پێدایە کە ئەوانە سەرپەرشتی حانوتەکە دەکەن. هەر لە ئەو شتانێک کە مەسەلەن کاتی بەسەرچوو بماوە بەسەرچوو بێ یاخود نشکیاو بێتن ئاگاداری حانوت دەکرێتەوە کە نابێ ئەم شتانە بفرۆشێتن. قوتابخانەکەمان زۆر ئێتیمان بە تەندروستی قوتابی دەدات چکە هەر جارێک لێکۆڵۆنی دەکەین ئەگەر بزانین قوتابی مەسەلەن بە شتێک تێک دەچیتن لێکۆڵۆنی لەسەر دەکەین ئەو شتە نابی جارێشکە دووبارە بکرێتەوە. بەڵام قوتابیەکانمان زۆربەی کە تووشی نەخۆشی دەبن لەو شتانە توش دەبن کە لە سەردانە پۆشراوە لە دەرەوە وەکو پاقڵە و وەکو ئەو شتانێک کە قەدەغە کراوە. کە قوتابی دێتە قوتابخانە زۆر جار ڕێنمایی دایکان و باوکان دەکەین بە برسێتی نانێرن. قوتابی وا هەبووە لە دەرس خەوی لێکەوتووە لەبەر لە برسان یعنی لە بە برسێتی لە کاتی نیوەڕۆیان لە کاتی بەیانیان بەبێ خواردن هاتە ینی ڕێنمایی هەموو دایکان و باوکان دەکەین. یە قوتابخانەی خۆشمان نەبی دەرەوەی قوتابخانەکانی تر کە هەموو بە برسێتی قوتابی نەنێرنە قوتابخانە قوتابیەکانیان تێرکەن ئەو جەبیان نێرن. ڕێنماییمان هەیە پێمان گوتینە هەتا قوتابی لە کاتی دەرسەکان نابیشت بخواتن بەڵام لە کاتی فرسەکان دەتوانی ئەو شتەی مەسەلەن پێڕانەگەیشتێ لە ماڵەوە تاخیر بووە دەتوانی لە ڕێگای لە فەیەک بمینێ و بخۆی احتیاطی زۆر. ئای قوتابخانە ساڵانە دەبی خاوێن بکرێتەوە بەخۆی لوزنە هەبوو لوزنەکە دەبی لە ڕێگای لوزنەیەک دەبی هەموو تەنچەکانی سەرەوەی قوتابخانە خاوێن بکرێتەوە لەوانە تۆزی بستە ناوێ لەوانە شتی پیسی بستە ناوێ ساڵانە ئەمە خاوێن دەکەینەوە وەکو قوتابخانەی خۆمان هەموو قوتابخانەکە تەربیەش ئیشەکی زۆر باشی کردیە 2 ساڵ پێش ئێستا زۆربەی تەنچەکانی نیکلی دانایە ئێستا نیکل پیس نابی جاران زوو ژەنجی دەگرت ئێستا زۆر شتێکی باشە.
خۆی ساڵانە لە پەروەردەی ناوەندی هەولێر ڕێنمایی دێتن ینی حانوتیش ڕێنمایی خۆی هەیە بەدەر لە ڕێنمایەکان ئەگە دەرچی ئێمە لەژنەکە ئاگاداری دەکەنەوە مەسەلەن ئەو شتانە ئێستا هینایەتی زۆربیان 190 لە ڕێنمایی دەرنەچووە مەسەلەن کێکە ئەو شتانێکە ئێستا هەیە ئەمە خۆمان تەماشامان کرد وەکو لوجنە هەوانەی هەموو تەواوە هەندێک جبسێ ئیوەی نەبینی جبس بەڕاستی زۆربەی ڕشانەوەکان کە دەبینین منداڵ نەخۆش دەبی لە جبسی پەیدا دەبیتن کە ڕشانەوەکەت زۆر جا تەماشای کردی لە ژنە دەبینی لەگەر ئەوەی لەگەر ئەسنای جبسەکەی وەلی هاتیە ئەو منداڵەکە لە ماڵێ دێتن هیچی نەخواردیە کە بە زجی بسیش جبسی دەخواتن لەوانێت تاسیری بکە بەڵام ئەگە بە تێری بێ احتیمالە باشتر بیتن بەڵێ ڕێنمای قوتابخانەکە کێک مەسەلەن ئەو جۆرە کێکەی دەرێ بینە ئەو کێکەی هینایە مەسەلەن ئێوانە احتیادیە بەڵام بە شەرتێک لۆژنەکەمان دەگەڕێ مەسەلەن هەفتانە یان هەفتەی جارێک لە تەماشای ئێکسپایرەکەی دەکەین ئەگەر هاتوو ئێکسپایر بوو بەخۆش ڕێگەمان پێت داحانوتەکە دەمانداتێ دەباتە دەرێ و ناین تۆ جارشکە بەخۆی لەگەرمە هاوکارە ساحیبە حانوتی زۆر هاوکارە لەگەرمە دەچینە قوتابخانەیەکی تایبەت و لە نزیکەوە شێوازی خۆراک و وەرزشیان دەبینین لێرە دووژەم خواردن دەدرێتە قوتابیەکان خواردنەکان لە چێشتخانەکەیان ئامادە دەکرێت کاتەکان بە پێی خشتە ڕێکخراوە مامۆستا گوڵخان بەڕێوەبەرە لێرە ئەو دەڵێت هەمیشە چاودێری خۆراکی قوتابیەکان دەکەم دەربارەی پێکهاتەی خواردنەکان مامۆستا گوڵخان وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە لێرە وەکو قوتابخانە دوو ژەمی سەرەکی پێشکەش بە قوتابیان دەکەین ژەمی بەیانیان و ژەمی نێورانان ئەو خواردنەی کە بڵێن تەرکیزمان کرێتە سەری تایبەتە بە تەندروستی گەشەی منداڵان ئەو خواردنانەی کە کالیسیۆمیان تێدایە بۆ نمونە ماست پەنیر شیر ئەوانە تایبەتن بە گەشەی ئێسک بۆ بەیانیان خواردنیان پێشکەش دەکەین ئەوە سەبارەت بە خواردنی بەیانی بۆ خواردنی نیوەڕۆ تەرکیزمان لەسەر پرۆتین کردیە بۆ نمونە گۆشت هێلکا نیسک خشتەی خواردنەکانمان دوو هەفتە جارێک خواردنەکان دووبارە دەبتەوە نیە هەموو ڕۆژێک دووبارە بیتەوە بۆەوەی قوتابی زیاتر مەسەلەن هەموو ڕۆژ خواردنەکان دووبارە نەبیتەوە بۆیان بە شێوەیەکی گشتی احتیمامێکی زۆرمان لە بەشی کافتریا هەیە کارمەندانی کافتریا بە شێوەیەکی پاک و خاوێن ئەو خواردنانە ئامادەکراو بن و خواردنەکان هەمویان فرێشن مەسەلەن با بڵێن دوورن لە مەوادی حافیزە ئەوانەی کە بڵێن ینی تەندروست نییە بۆ گەشەی منداڵ ئەگەر خواردنی تەندروست نەبێ خەویشی باش نەبێ ئەلێرە ئەو منداڵە ناتوانێت ئەو کاتێک کە پەیوەستە لە قوتابخانە بێت ناتوانێت بە شێوەیەکی ڕێکپێک لە کاتەکەی باتە سەر چکە زۆرترین کاتی منداڵ لە قوتابخانەیە لە کاتژمێر هەشتی بەیانی لێرێ هەتاوەکو کاتژمێر سەی دوایینەوەڕۆ ئەگەر بێت و خواردنەکانی تەندروست نەبن کە پێشکەشیان دەکەین ئەوە هێز و توانای بەو شێوێ نابێت تەرکیزی مباشری لە بۆ وانەکەی نابێت کەواتە ئەکادمیەن تەسیر لە منداڵەکەی دەکات ئەو منداڵە ناتوانێت بەرەو پێشەوە بچێت ئێمە ڕاستەو خۆ کۆنتاکت مباشرمان لەگەڵ دایک و باوک هەیە ئەوانەی کە بڵێن تێرخەونیان ئەوانەی کە خواردنیان باش نییە ئامۆژگاریان دەکەین بەردەوام بۆەوەی منداڵ لە کاتی خۆی بنوێت خصوص بە تایبەتی ئەو منداڵانەی کە تەمەنیان 4 ساڵی 5 ساڵی 6 ساڵی دەبی لە کاتژمێر هەشتی شەو ئەو منداڵانە تەواو خەوت بن منداڵانی پۆلی تەمەنیان کە پۆلی سێی بنەڕەتین ئەوانە تا کاتژمێر هەشتونی و ئەوانەی لە پۆلی سێ بەرەو سەرێ لە کاتژمێر نۆ دەبێت خەوت بن یعنی ئەوە چونکە خەوی منداڵ و خواردنی تەندروست تەسیرێکی مباشر لەسەر تەندروستی منداڵ و لەسەر زاکرەیان دەکات ئەو خواردنانەی کە تەندروست نین کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر زاکرەی منداڵ وان لێ دەکا و منداڵانە ئێنێرجیان یعنی توان تااقەتیان زیاتر دەبێت بە شێوەیەکی ڕێکپێک لە کلاس دانانیشن یانیش تەرکیزیان نابێ بابەتەکە بەڕێکی وەرگرن خواردنی شەکر شکۆلاتە چپس بپسی ئەوانە هەمویان ڕێگە پێدراونین ئەگەر هەر ڕۆژانە ئێمە چێکی جانتای منداڵەکانیان قوتابیەکان دەکەین ئەگەر هەر بابەتێک لەو خواردنانیان پێبی لیان وەردەگرن و لێ ناگەڕێن ئەو خواردنانە پێیان بگرێت وەگەر بشێن لە قوتابخانە پەیوەندی بە دایک و باوکیان دەکەین بۆی کە جارێکتر ئەو خواردنانیان بۆ ڕەوانە نەکەن چونکە کاریگەری خراپی هەیە لەسەر تەندروستی منداڵەکان.
جگە لە خواردن وەرزش پێگەیەکی زۆر گرنگی هەیە لە بەرەو پێشبردننی تەندروستی قوتابیاندا. لێرەوە منداڵ ئاشنای وەرزش دەبێت. مامۆستا ڕەوان یەکێکە لە مامۆستاکانی وانەی وەرزش لەم قوتابخانەیە. ئەو دەڵێت خشتەی تایبەتی وەرزشکردنمان هەیە. مامۆستا ئەو وەرزشانی کە ئێوە بە بەم قوتابیانەی دەکەن تا چەند توانیتوانە بیگونجێنن کە لەگەڵ عمریانە گونجاو بێت وەرزشەکە؟ زارۆک بتایبەتی ریاضە لە هەموو ئامارە مهمە، بەس بتایبەتی زارۆکی مەسەن 6 ساڵ حیا 10 ساڵە ش بۆ نمووەوان زۆر سەریع بێ، مەسەلەن ش بۆ دەورا دەمەویان ماوان خوێناوان خواردن زۆر مهمە ژوانرە. خواردن گەرەک سەرێز بێ، مەسەلەن قەدەحێک شیر بخۆن ئەو زۆر مهمە ژوانرە، مەسەلەن هێکژی بخۆن. یعنی ریاضەش هەموو ئامارە باش ژوانرە. یعنی جیاوازی نییە بڵێن ئەگەر یەکێک 6 ساڵ بێ نا ئەبەدەن ینی فەرق هەیە بەلکی 6 ساڵە حیا 15 ساڵە مەسەلەن توکارە بێتر بدوان، مەسەلەن دەرسی ریاضە مەسەلەن تو بێتر بقوەتر بدوان، توکارە مەسەلەن مثل بروتين جي تلوان زيادة بك حسب أعمار، يعني إنه ب6 سالة حياة 10 سالة أف برنامج معين تبدوان، إيش 10 سالة حياة 15 سالة جي جرك هناك مختص بن دفي موضوعي، جرك هناك متابع بالنجوار، إيش خلال مدرسة من خلال مثلا مكتبة من خلال مالي من خلال أو ثقافتها واني بثقافتها واني يعني المالي تلوية، يعني حسب مثلا سرز يعني بتو بيويست لو دايكان وباكاني أكيد أو دور مهم. شي عندها وأنا بيت شي كان بوي كاهتمام بورزشي من دالك كان يعمل. يعني سرس بي مثلا وقت رابن جرك سرس بي شير زور باش جوار الشير مثلا قدحك بدو قدح به مثلا سلطة مثلا أيواري بدنوان فيتامينات مثلا فيتامينات بدنوان فواكه زور يعني لا فيكي زور جوار باشا يعني بس هو أبي أخورا كاني كبكار ذهن اللي بو من دالك كان بوي بتوان جستان استفادة اللي بكا زياتر فريش وطازة بنو مزيج من لمي وكانوا أو دور لو خواردناني ك زياتر مواد حافظة مثلا مريشك مثلا سينجا مريشك بجرك بدنوان جرك خارن زور مهمة، خاصة زاروك بتايبتي زاروك بتشوف زور مهمة أو ودورة مكتبة يجي تدهي يعني أو زياتر رولي كتاب خانة شيء يو هست بيدا كان كأجر هاتو كتابيك شوي باش نخوت للرياضة باجنية يعني أكيد أكيد جرك إنسان 8 ساعات حياة زاروك أو إنساني طبيعي به 8 ساعات جرك رازي 8 حياة نو ساعات تو كما مستايق يعني ولا كتابية كانت دقيقة رياضة ببيتها جزء للجيان يعني باش يعني وين فيريان ده كان كجورج بن هالبردوام من المهمة حياتها ما يعد شغل جي هبه حياتها ما يمالي جي هبه يعني باز زور مهم چونکە کێشەی گەورەی ئێمە ئەوەیە زۆربەی هاوڵاتیانمان لە کاتی کە لە قوتابی بوون لە قوتابخانەکان ئەو کولتوریان فێر نەکراوکە ئێمە وەرزش بکەین کە وەرزش ببێتە بەشێک لە حیاتی ئێمە لە ژیانی ئێمە. ئێوە لە ڕێگەی وانەکانەوە هەوڵ دەدەن زیاتر ئەو شتانیان پێ بڵن کە ئێوە بێت کە گەورەش بوون بەردەوام لە وەرزش. أنا برافو أنا مثلا أزمان بعلم من الرياضة أنا اشتغل فير بالرياضة مازن ببن خلاص علمني تشوا بليزن مثلا أنا ليرة مثلا بليزن كارن مثلا بتشن مالي مثلا كرة قدم فوتبول بليزن كارن يعني إنه وقت بكونتينيو بالموضوع. ئێستا کاتی ئەوەیە ڕێنمایی تەندروستی و پزیشکی دەربارەی خواردن و خەوی منداڵان وەربگرین بۆ وەڵامی ئەو پرسیارانەی کە لە ئەنجامی گەشتەکەمان بۆ ئەو باخچە و قوتابخانانە لامان دروست بووە سوود لە زانیاریەکانی دکتۆر محەممەد حەسەن وەردەگرین ئەو پزیشکی نەخۆشیەکانی منداڵانە دەربارەی خواردن و تەمەنی منداڵان زانیاریمان دەداتێ. دکتۆر ژیان بۆچی خواردن یان شێوازی خۆراک لە منداڵی تەمەنی بڵێن باخچەی مناڵان یان بڵێن منداڵی تەمەنی قوتابیان کە لە قوتابخانەکان دەوامەکەن بۆچی ڕێخستنی و پێکهاتەی خۆراک ئەوەندە گرنگە و پێویستە بە شێوەیەکی تەندروست بدرێتێ؟ بەنسبەت منداڵ جیهانێکی تایبەتە و ژیانێکی جیاوازە لەبەرەوەی جیا لە تەمەنی گەورەی منداڵ پێویستی بە خۆراکە ئەو خۆراکی کە دەیخوات بەشێکی زۆری بۆ گەشە بەکاردێنێت سەرەتای تەمەنی هەر لە ڕۆژ لەدایک بوونەوە تاوەکو دەگاتە تەمەنی قوتابخانەوە دواتر
ڕێژەیەکی زۆر خۆراکەکەی بۆ ئەو بەکاردێنێت کە گەشەی پێ بکات و جسمی یان بوونی لەشی گەورە بێت و پێکهاتەی ئەندامەکانی بەرەو گەورەبوون و بەرەو زیادی بڕوە. لەبەرەوە خۆراک وەکو بناغەیەکی ئەساسی بنەمایەکی پتە و کاریگەری مباشر و ڕاستەوخۆی هەیە لەسەر پێگەیاندنی منداڵ. زۆر باشە. سەبارەت بەو خواردنەی کە منداڵ لە ماڵەوە دەیخوا لەگەڵ ئەو خواردنەی کە لە کاتی چوونە باخچەی مناڵان و قوتابخانەکان، ئایا هیچ جیاوازیەک هەیە لە بینی شێوازی ئەو دوو خۆراکەیە یان پێویستە بەپێی تەندروستی یان ئەگەر بڵین بە زانستی پزیشکی پێمان دەڵێ دەبێت چۆن بێ ئەو خواردنانە؟ بەڵێ خۆراک ئەمە زیاتر دەبێت لەسەر ئەوە تەرکیز بکەین ئەو خۆراکە دەوڵەمەند بێ بە پێکهاتەکانی خواردن بۆ نمونە لە ڕووی پرۆتینەوە، لە ڕووی چەوریەوە، لە ڕووی کاربۆهیدراتەوە، لە ڕووی ئەو مادانەی کە بۆ گەشەکردن و بۆ زیادبوونی وزەی منداڵەکە پێویستە. لەبەرەوە ئەو خۆراکانەی کە دەتوانین بڵین ئامادە دەکرێن ئەو مادانە شکلەی ئامادە دەکرێت زۆر گرینگە بۆ ئەوەی کە سوود بە منداڵەکە بگەێنێ. ئەو مادانە کە خۆراکی لێ ئامادە دەکرێت هەر لە جۆرە خواردنە سادەکان بگرە، هێلکەیە، برنجە، پەتاتەیە، نیسکە، نۆکە، ڕۆڵی شیرەمانیەکان جۆرەها خواردەمەنی شیرەمانی مادەی سیپایی بە شێوەیەکی گشتی و هەموو مادەکان ئەوانە زیاتر دەتوانین بڵین ئەوەی کە گرینگە سروشتی بن. بۆ نمونە کە منداڵەکە دەیدرێتێت پێویستە تا دەتوانرێت و تا بکرێت ئەگەر بەرهەمەکە خۆماڵی بێ سوودی زیاترە لەوەی کە لە ڕێگەی سەلاجە و لە ڕێگەی بەفرگرە و ئەوانەوە بگاتە دەست یان ئامادەکراو بێ لە ناو قوتو ئەوانە سوودیان وەکو ئەو خواردنانە نییە کە بە شێوەیەکی تازە بە شێوەیەکی سروشتی ئامادەکراوە و دواتر بە شێوەیەکی سروشتی دەکوڵندرێ و بە فرێشی تەقدیم بە شێوەیەکی خاوێن دەدرێت بە منداڵەکە. زۆر باشاندێک جار مامۆستایان و سەرپەرشتیارەکان لە قوتابخانەکان باس لەوە دەکەن دەڵێن کاتێککە منداڵەکان دێنە داوامنانی بەیانیان نەخواردوە یان مەسەڵەن بە تایبەتی ئەمە بۆ داوامی بەیانیان یان پاشان کاتێککە ئەو قوتابیانە لە قوتابخانە دەردەچن دەبینی لە عەرەبانەیەکی بەردەم قوتابخانەکە شتێکی خواردنە خواوەکۆی تۆ باسی کرد لەوانێت جێی خواردنەکەی ماڵەوە بگرێت کە ئەو خواردنی کە لەلایەن دایکیەوە ئامادەکراوە. ڕێنمایی تەندروستی چییە؟ ئایا پێویستە کە منداڵ بەنانی بەیانی بڕوانانی بەیانی خوارد دەبێت چکە زۆربەی ئەو منداڵانی کە لە خەڵ دەستن کێشەوەیان هەیە ئارەزوی خواردنیان نیە. بەڕاستی پێویستە دایک و باوک زۆر وریابن لە ژەمە خۆراکیەکان. ئەو ژەمە خۆراکیانەی کە زۆر لێکۆڵینەوە و زۆر دراسات کراوە ئەو سێ ژەمە خۆراکیانەی کە هەیە لە زانستی تازە و لە زانستی پزیشکی گەشتونە ئەو بڕوای ئەو سێ ژەمە خۆراکیانە پێویستە بدرێ بە منداڵ بە تایبەت ژەمی بەیانیان. ژەمی بەیانیان لەبەرەوەی کە منداڵ ماوەیەکی زۆر دەنوێت ڕێژەیەکی زۆر شەکر لە ئەندامەکانی لەشیان لە مێشکی کەم دەبێتەوە. لەبەرەوە خواردنی بەیانیان دەتوانین بڵێن لە هەموو ژەمەکانی تر کاریگەرتر و بەسوودترە. لەبەرەوەی کە بەیانیان دەچێتە ڕەوزە یان دەچێتە قوتابخانە منداڵ لە شەوە هیلاکە پێویستی بە خۆراکەیە. دوای ئەوە کە دەچێتە ئەوێش ڕێژەیەکی زۆر وزە سرف دەکات بۆ جموجۆڵ و بۆ بەکارهێنانی مێشکی بۆ نووسین بۆ جۆرەها چالاکی تر کە دەکرێت. لەبەر ئەوە پێویستە ئەو ژەمە خۆراکیە بە هیچ شێوەیەک فرامۆش نەکرێت. چۆن وا بکرێت کە منداڵەکە ئەو ژەمە خۆراکیانەی بخوات. پێویستە دایک و باوک بە شێوەیەکی زۆر وریایانە بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی وا هەڵسوکەوت لەگەڵ منداڵەکە بکەن کە هانی بدەن نەک زەبر و زەنجی لەگەڵ بەکاربێنن. پێویستە هانی بدەن ئەو خۆراکە بخوات. بۆ نمونە لە زانستی پزیشکیدا ڕێنمایی هەیە، ڕێنمایی تەندروستی هەیە، ڕێنمایی کۆمەڵاتی هەیە، ڕێنمایی پەیوەندی هەیە لەگەڵ منداڵ. چۆنی وا دەکەی دایک و باوک ئەو پەیوەندیە بەهێزکەن بۆ ئەوی منداڵەکە هەم بدرێ بۆ خواردن. بۆ نمونە دەتوانرێت دایک و باوک بە شێوەیەکی وا لەگەڵ منداڵەکە هەڵسوکەوت بکات کاتێکی بەڕاستی پێویستە بۆی تەرخان بکرێت. بۆ نمونە ناکرێت دایک و باوکەکە پەلەی بێت یان زۆر عەجەلە بکات لەوەی کە منداڵەکە بە خێرایی خواردن بخوا ناڕەحەتی بکات کاتێکی تەواوی بدرێت. دەبێت کاتێکی تەواو بە ئیسراحەتی خۆی منداڵەکە ئەو خواردنەوە وەربگرێت. ئەگەر بینە سەر خەوتن بەڵێ خەوتن چ جۆرە کاریگەریەکی هەیە لەسەر تەمەنی ئەو منداڵانە بە تایبەتی کاتێک ئەوانە ڕۆژانە چنە قوتابخانە و پێویستیان بە فێربوونە و بە هەمان شێوە
کاریگەری ئەو خەوتنە چیە لەسەر گەشەی سروشتی جەستەییان و تەنانەت لەوانەیە کاریگەری لەسەر خۆراکیشیان هەبێت. بەڵێ ئێمە بۆ خەو دەتوانین بڵێن چەند خاڵێکمان هەیە. یەکەم لەو خاڵانە ڕێژەی خەو بزانین ئەو خەوەی کە منداڵەکە وەری دەگرێت ڕێژەکەی چەندە. دووەم جۆری خەو. سێم قوڵی خەو. بەنسبەت ڕێژەی خەو ئەو ڕێژەیە کە پێویستە بە جوێرەی تەمەنی منداڵ دەگۆڕێت. منداڵ لە سەرەتای تەمەنیەوە پێویستی بەوە هەیە نزیکەی 18 کاتژمێر بخەوێت. دوای ئەوە ڕێژەی خەوتنەکەی پێدا دەبەزێت. بۆ نمونە دێتەوە 16 کاتژمێر لە تەمەنی دوای 6 مانجی، دوای ئەوە لە تەمەنی سەر و 1 ساڵی دێتەوە 14 کاتژمێر تاوەکو دەگاتەوە 12 کاتژمێر، اینجا تەمەنی کەمتر کە ڕێژەی خەوتنی کەم دەکات. لە تەمەنی قوتابخانە پێویستی بە چەند کاتژمێر؟ لە تەمەنی قوتابخانە بەلایانی کەمەوە پێویستی بەوە هەیە منداڵەکە لە سەروی 8 کاتژمێرەوە بخەوێت. 9 کاتژمێر بەسەرەوە بخەوێت. نابێت تەنیا 6 کاتژمێر یان 8 کاتژمێر بخەوێت، چونکە پێویستی بە چالاکیێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە گەشەی مێشکی چالاک بێت. خەو بە چ شێوەیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کە مێشک ئەو هەستە دەمارانەی کە خەو پێشکەشی دەکات بۆ منداڵەکە وا لێ دەکات لە کاتی بە ئاگابووندا منداڵەکە چالاک بێت. دووەم جۆری خەو. کە دەڵێن جۆری خەو پێویستە دایک و باوک بەڕاستی بزانێت جۆری خەوی منداڵیانی چی. جۆری خەوە کە لەوەیدایە دەبێت ناوەندێکی باش، شوێنێکی لەبار و گونجاو بێدەنگ هادێ بۆ منداڵەکە ئامادە بکرێت. لەو ژوورێک کە لێتی نابێت دەنجی تەلەڤیزیۆن هەبێت، نابێت تەنانەت ئامێری کارەبایی و مۆبایل و جۆرە هاشتی تر هەبێت، نابێت هیچ شتێک هەبێت کەوا بکات منداڵەکە ناڕەحەت کات. تەنانەت ئەو ڕووناچیانەی کە تیژن، ئەو ڕووناچیانەی کە هەز دەکات ینی مێشک نە ئارام دەکات، یان ئەو جۆرە شتانەی کە بۆ نمونە تەقەتەق لە سیسەم یان لە هەر شتێک هەبێت نابێ وا بگرێت ئەو خەوی منداڵە تێک بدرێت. بارودۆخ هەرچۆنێک بێت ژیان بەردەوامە. بەردەوامی بوونی ژیانیش لە چاوی منداڵەکانمانەوە دیارە. بۆیە خێزان و قوتابخانە ئەرکێکی گرنگیان هەیە. دەبێت دایکان و باوکان تێبینی و داواکاریەکانی مامۆستایان بە هەند وەربگرن. لە هەمان کاتدا پەروەردەش دەبێت ڕۆڵێکی زیاتر لە تەندروستینەوەی داهاتوودا بگێڕێت. چونکە کوردستان پێویستی بەنەوەیەکی تەندروست هەیە. هەر شاد.